ئاماژە پێکردی کواژمارەکە کەچێن ئێزدی پێشانگەیەکێدا و بەشداریکردنە بتایبەتی لە پێشانگە یاخود لە فستیڤاڵە گەلاوێژ ئیرۆ ئانها لە جەمێنەش بۆیک و ئەم زێدەتر شرۆڤە و زانیاریان وەربگرین لەسەر وان کارێن کوکرینە بەلێ لە ستۆدیۆی شەیدا حسامەدین پسپۆرە ڕاگانێ و هەروەها بەرفێ عەلی کو یەک ji وان کەسانە بەشداریە پێشانگەیە کردە بوشرا قاسم ئەو ji هەر فۆتۆگرافەرە دیگەل زین ساڵم کو ئەو هەرسێک فۆتۆگرافەرن و هەروەها وەکو کار لە سەرڤەیەکێ دکەن کارێ ڕۆژنامەڤانیەژی ددەمێن بێدا بکەن بە لێ بێڤیا سەرکەوتنی هەم خێراتم بۆ بەرنامە بەیانیت باش کوردستان. بەڵێ بوشراخان بە سەرەتا لە پرسیار لایتەوە دەست پێ بکەم بەشداریکردنی ئێوە لە پێشانگاکەتە ببورە شەیداخان بەشداریکردنی ئێوە لە پێشانگاکە بەچی بەشداریتان کردبوو و ئامانجتان لە بەشداریکردن لەو پێشانگایەدا چی بووە؟ ئەم پیشانگایە بە پێشنیاری خاتون نەزەند بوو کە دوێنێ 20 مانگ لە چوارچەوەی فستیڤاڵی ڕووناکبێری گەلاوێژ کۆنفرانسێکیان بۆ ژن ساز کرده بوو. بەڕاستی ئێمەش لە ناو پرۆژەیەکی لە کەمپی خانکێ پرۆژەکەمان بۆ بەهێزکردنی کچانی ئێزیدیە لە ڕێگای فۆتۆگرافی و هەروەها ناساندنیان بە دنیای ڕاگەاندن تقریبان 6 مانگە دەستمان پێ کردووە لەگەڵ کچەکانە. ئەم پرۆژەیە کە بە هاوکاری یونیسەفی عێراقا و هاوبەشی ڕێکخراوەکەمان RDO کە خۆمۆدیریم و هەروەها سەپۆرتی تەواوەتی ئەژانسی زێد یەکەمین ئەژانسی کوردیە و بە فەندی حکوومەتی ئیتالیا. ئەم کاتێککە پێشنیاری ئەم پیشانگای بە من کرا کاتێکی زۆر باشم زانین چکێتر کچەکان گەشت بوونەوە ئاستێککە پێویست بوو پیشانگایەکان بۆ بکەینەوە و بابەتەکەشیان بابەتی ژن بوو و لە سلێمانی بوو لە ناوە فستیڤالێکی ئەدەبی بوو وتم بۆنە لەگەڵ کچەکانە قسەم کرد زۆریان پێخۆش بوو و هەروەها دەرچوونی یەکەمیشیان بوو لە کەمپ چونکە ئەمان کە لە شنگال ئاوارە بوون بڵێن ساڵی 2014 لەو کاتەوە لە کەمپی خانکێن کارەکانمان هە لە ناو کەمپی خانکێ بووە ئەو ستۆریانەیە کە چاکیان کردووە چونکە ئەمان کاری فۆتۆستۆریەکەن لە چوارچەوەی ئەو دوو وەرکشۆپێک کە کردومانە تا ئێستا و توانویانە فێری ببن ئێستا ئەمە یەکەم جارەیەنە دەرەوە ینی کرانەوەیەکی زۆر باش بوو بۆ ئەمان. هەروەها حەزەکەم باسیەوەش بکەم کە ئەمان لە سەرەتاوە هیچیان نەئەزانی بڵین بە وەرکشۆپێکی سەرەتایی دەستمان پێکرد لەگەڵ چەند فۆتۆگرافەرێکی مینێ کورد دەستمان پێکرد یەکەم وەرکشۆپ سیڤان بەهادین بوو بنار سەردار بوو کەمانە کارەکەن لە کوردستان و لە وەرکشۆپی دووهەم من چەند مامۆستایەکی ترم هێنا ئەتر ئەو کاتە پێ ئەیان توانی لەگەڵ مامۆستای پیاویشا کار بکەن حەزم کردکەوە یەکسانی هەبێ لەناو یەکسانی جێندەریە لە پەروەردەکەیە هەبێ ئیتر توانیمان مەسەلەن بۆ نمونەیەکێک لە مامۆستاکان ئەلی ئەرکادیە کە لە ئارسی نێودەوڵەتی کارەکە کچەکانمان ئێستا بە کۆنسەپتی نێودەوڵەتیە توان فۆتۆستۆری بکەن سەرپەرشتێکی باشمان کردو توانیمانە بە پێ و سیستەمەکەینمان کردووە جایتر حەزەکەم خوان باسی ینی ئاوارەبوونەکەیان هۆکار بوو بۆ ئەوەی ینی بگەن بەم پیشەیە. بەڵێ بەرفێ خێراتی دەستپێکێت خوازیم بزانین ینی ئەو وێنەیەن کووەکشاندنە ینی تایبەتی ینی ئەو وێنە بەحسا چ دکەن؟ سەرچاوە بەلێ ئەو مەل کەمپاخان کرد ئەمە دەستی کاری کرد شەیداخان هات ئەڤێ بێ منەدمێ هات ئەف کارژمارەوە کرد ئەڤێ مەها چار بوو ما دەستی کاری کرد و ڕاستی گەلێکی کارێکی قەنج بوو ما ئەمە تشتێکش فۆتۆگرافمان نزانی ما نزانی چاوە سەرکار بگەن بەڕاستی بچوونە ماڵەمە حی بگەم وسال تەسویرە ژێرە بگرن تەسویرە عادی بجا پشتی ما دەورە برن ما خبرە بامە چێ بوو و ئەم بتر حەلمینم چلۆ کارێ خۆ بگن و ما بەرێ ما کامیرەیەکە چکش ماڕانی ما سەر ما قسە چێگرم هەرەکەش ما قسەیەکە خۆ اختار کرد سەرێوگن قسە واشخۆڕ قسە اختیارکردنیان کەسێکی شۆڕاکتە ما موضوع شخوار شەیداخان گوهرێک نەفسا خۆیەکە خۆ اختار کرد مەسە ئانا دەماتە قسەێک شخۆڕە حازر کرد قساتە چ بوو ینی ئەوە مێ سەر جلێ و بەرگ عادەتە قاڵدی ئێزی دیار باشە
بشرا خان توجي هر وقت فوتوغرافركي نافا في جروبي كار دكي قصة او تا آماده كري زيادتر بحثا چه دكر يعني وهر وقت ود خواست بريا فوتويان و چه بگهين خلقي معناته كتكوجني الازديا قسمنا بري سر بورتريتي جنير ازديو اجبر تعبيري وتشيوان وجافيوان خويابن هكا خلقي ديتن دا جافيوان خويابن برساكين لكن وكما ناني بيسي باوزان تشبيجن سلطان خويا و قسمنا ديتري انه بري مش وركشوب بري متنا دورة كاملة ما تشين زاني ما تقام أنا ما نزاني مش نبغى خلكي معي بذكر ببايدن بشتي متنا دورش العمل ما دورة برين دورة كاملة كتشك ودورة كاملة مازن دورة كاملة كتشك أم عمل ما نقصي ما قصة سر قصة شكل ما هر كل ما قصة شكل سر ما اختيار كل شغرة قصة ديتري ما سر هر كل ما دس اختيار كل سر كاملين مازن ما اختيار كلين قسم سر فرقة بين كتشكو كركل الكامبيدا شاو معناتي خول كامبيدا أودكن حياتها خول كامبيدا بن شاو معناتي وان جينا خلكي بله باشا زين خان او توجي هر دقل في جروبي وكو فوتوغرافر كارد كي تدخواست چه يعني تدش قصة آماده كربو تدخواست بريا فوتويان و چه خلكي ربيش الدورة ما ددوي ما قصدك اختيارك الموضوعك سر زارود شغل داخلي كامبي وخارجي كامبي شاوا زارو مجبور بن بلنغازي بشغل في قصيدة تركيز سر كاتشكي وكوركي جريا كاتشكا سيزة سالي وكورك شانز سالي كاتشكي بابا وجي بيش مرقيا راتب هي بس جيغكا وعائلة قلقا وضعواني مادي بزحمته ومجبور بشغله وكركشي وسا تركا هردو جيا تركا درا كاتشكي تركا دراسة خونا دا هيج متابعين كا شغل خورا بس كرك مجبور بتركا دراسة تبدا ومستقبلك وعنينا بس شغل نو بله شيء داخل يعني كانت دانويت بلين لاي اس دي كان جيان هشتان بردوامه يعني ايوه تاكي لقل انا بردوام دابا من جاري بردوامم لقل يعني بروجه كمان كوتايم مانجا وركشوبي دوهم تابي وش وركشوبي بيش كوتومان هاتن من بو سليماني بشكل وركشوبكا راست بيشانگاكا بشكل لو تريننگي كرديان لبرو يكم جارك چكان دركون يكم جارك لنا استوديو سرداني كنالا كان كين جولي كامبي كم همو نوت ورقرن دواي امتحاني انا كين بوي بزاني درچن لو امتحان لبرو بيوس شهاده ام دينه كدوا جار ما كان بو كين من سپارک اجانسی زدم دامزراند با توانا بهرکان یکم اجانس که امویست براسی که هات ما کردستان یکم شد که براسی که ایل سر که مسئله میدیا بوجن من خوام پسپوری میدیا بلا متر لبرو بارو داخل کردستان دروس بود چون که هر که اجانس کم دامزران دوروش دوایوا داعش هاتن ناو خاکی کردستان اتر او سیاستی که دامنا بو اجانس که گورا امجاران وایلی هات که بیر لک چه ازیدیا کام کما ولی بروی یونیسف کنسپتی پروگرامی سال 2015 خوی بناردم بو ازیدیا کان و دوای پروژه هیله کردم منیش یک سر بیرم لو کرده که بونا بو لچوارچوی او کاری که مانویست بیکن کچی مینا با امجاران ازیده به ول ازیده کانو دست بکن که پیوستیان زیادتر بویا و پیوست من بویا که لچاوی خوان و سری خوان کن آوان باشتر اروان بابت کانی خوان آوان باشتر اتوانن بچن ناو دلی گرفته کانی خوان بتایبت کچی ازیدی لناو گروپا کمانا اما استاسیانیان لیر دانشتون اما چوار کچمان که کان لوی خیلی که دکومنت که ام چوارا درچونی ورکشاپی یکمن لم ورکشاپی دو هم که امان چوار گروپم دروست کرد و من سرپرشتیانه کن هر گروپ سکچی ترمان لگلا اما آماجش باب کم که لناو ام گروپا چندانه که لکچه کان من لجر دستی داعش رزگار شي داخن باسد لو كرك ام خاتونانا لكامبي خانكين تنها لو كامبا
و کچە ئێزیدیەکان بەشداریان کردووە یاخۆت هەوڵدا لە کەمپەکانی دیکەش لەسەر جەموو شوێنانەی کە ئێستا هەر کچێکی ئێزدی لێ بتوانێت بەشدار بێت هەر کارێک با بڵین بەشداری تێدا بکە بە چالاکیەک بێت لە کەمپی خانکەوە دەستم پێ کرد حەزم لەوە بوو کە بەڕاستی ژمارەی کەمۆر بگرم بۆی ئەنجامێکی باشی هەبێت دوجار ئەمان خۆیان بڕۆن ئەوانی تر فێر بکەن زۆر هەر تەنها کەمپی تەنها بواری فۆتۆگرافی لە فۆتۆگرافی دەستمان پێ کردو چکە من باوەڕم وایە بنەمایکای ڕاگەاندن فۆتۆگرافی و فێربوونیانە لە ڕێی تەکنیکی دروستکردنی گێڕانەوەی چیرۆک لە ڕێگەی فۆتۆگرافیەوە ئێستا دوێنە کە هاتین سەردانی ئەنارتیمان کرد یەکێک لە کچەکارمان یەکسەرەوت من شەیداخان من حەزەکەم ببم بە موزی من حەزەکەم یەکێکانەوت من حەزەکەم لە تەلەڤیزیۆن کار بکەم ئەمە سەرەتایەکە بۆ ئەم کچانە لەوانەیە ساڵی داهات و 2 ساڵی تر هەر کام لەمانە یەکێک حەز بکات لە وێبسایتا کار بکات یەکە لە ڕۆژنامەیە ئینشەڵا دەمێن بێ دەماون ڤەگەریان شنگالێ هەڵبەت تەلەڤیزۆنێن کوردی و لە NRTژی کار لە پێشیاوە هەبنش بۆی و کار بکەم بە لە شنگالژی دنها داهاتیە کۆنتڕۆڵکردن و ڕزگارکردن چاوێنوە ڕۆنی بن بەڵێ وە چەند هەزراوەیەکی کردە مەسەلەن دەما هون ڤەدگەرن شنگالەیان دنها دەژی ینی بەحث شنگالە پشتی کۆنتڕۆڵکردن پشتی ئازادکردنا شنگالێ چیرۆکەکە وڵسا چێ بکەن خۆ هەزرەکە وڵسا کردە تابع بکەن شغڵی خوا و متر لە شنگالی دەبشتی ڕزگار باشە بشراخان و تا مەسەلەن هەزرەک وڵسا هەیە مەسەلەن ئەگەر ڤەگەریای شنگالێ مەسەلەن وێ چ بکەن بێم قسە بتری سەر خەڵکی خۆی شنگال ڕچێکین شخوا ئەکە شنگال هاتە برین و هاتە برین گەلە قسە سەر خەڵکی مەشنگالی ڕچێکین قسە چێک باشە بەرفێ خان ینی تو دەلبەرە مەسەلەن دەما تو ڤەگەریای شنگالێ هەتا چەند بەحسا vêyekê bikey dema yanî hûn çon serê çiya pişra hûn serê çiya mesela hindek ji bi rêya geliyê kirsê daketin û hatine gundê du gîra û pişra bi sehraya çend kîlometreka çon yanî ez lê derê bûm min dît meselen li ser rûyê wan toz û gemar û ev tişte hebû heta çend wê behsa vêyekê bikin meselen xeynî viya hemiya jî we berdewamî hêj bi jiyanê de بله ما راستی ما وگرین نشنگال و گام وگرین قصه و هزار قصه ها منم چیگن بری گام بینه ویدری وقتی آن خالق روین هاگه هنگی امودو کن هبانا و ام کامیر هبانا و خبر البام هبا بری وقتی متعتن وقتی ویژن بهتا جوان ناگم خلقي قبري فتات بهزارة قصة هبون زلام سر تشيجا ش خلقي قال عربانا سوارد بو ش دايقت كزارو دافيتن ش زلام تمانيواني مازن حمريواني مازن بعكازي خوان مشيان ترم بيل نبون ش خلقي قال الصندوق ترم بيلا شار سريع كودو درونشتن توزي جاويدوان بند بون توزي وجماعة توزا كختيا سر الله بله خمنا كان من كاري بشك زيادة يا وان ديمانان بكاميرا فيديو وينا بقرم للجمن باراستينا إن شاء الله بروجة كبامي وان بلاف بكين بەڵێ شەیدا حسامەدین پسپۆڕی ڕاگەیاندن سپاس بۆ ئامادەبوونێ بەرفێ عەلی فۆتۆگرافەر بوشرا قاسم فۆتۆگرافەر زین سالم فۆتۆگرافەر سپاس بۆ ئامادەبوونتان